ڕۆژنامەی شەرق ئەڵەوسەد بۆ محەممەد حەلبوسی حەوت ڕۆحت هەیە هەڵمەتی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان شەڕی هێزە سونیەکان گەرمتر دەکات و ئەنجامەکەش نەخشەی سیاسی پەرلەمان دیاری دەکات. حەلبوسی توانیوێتی لە 10 هەوڵی لابردنی لە پۆستی سەرۆکی پەرلەمان ڕزگاری بێت. ڕۆژنامەی شەرق ئەڵەوسەد لە تازەترین راپۆرتیدا دەڵێت دوای سەرهەڵدانی داواکاری ئەنجامدانی خۆپیشاندان دژی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان لە بەغدادی پایتەخت هەڵمەتی هەڵبژارنی هێزە سونیەکان پێدەنێتە قۆناغی دەمەبۆڵی سیاسی، بەڵام سەرکردەیەکی دیاری حیزبی تەقەدوم پێشبینی دەکات هەڵمەتەکەیان بۆ ئەنجومەنی پارێزگاکان هێورتر و سەقامگیرتر بێت لە خولەکانی پێشووی هەڵبژاردن. لە ناوەندی سونیدا دەوترێت حەلبوسی لە 10 هەوڵی کودەتا ڕزگاری بووە کە ئاماجلاوردنی بووە لە پۆستی سەرۆکی پەرلەمان. زۆرێک پێیان وایە بەرگەگرتنی حەلبوسی لە بەردەم ئەو هەموو هەوڵانە کە زۆرینەی لەلایەن نایارە سونیەکانیەوە بووە بەوەی توانای خۆگونجاندنیەتی لەگەڵ گۆڕانکاریە ناوخۆیی و ئیقلیمیەکاندا. ساڵح موسڵک سەرۆکی بەرەی دیالۆگی نیشتیمانی لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاندووە حەلبوسی حەوت ڕۆحی هەیە و توانیوێتی لەگەڵ فشارە سیاسیەکاندا مامەڵە بکات. سەرکردەیەکی دەوڵەتی یاساش دەڵێت کۆمەڵە کۆکاری بناڕەتی بوونەتە هۆی دروستبوونی دیاردەی حەلبوسی. ئەو دەزانێت کەی هێرش دەکات و چی کاتێک خەڵات دابەش دەکات. هێزە شیعەکانیش مامەڵەیان لەگەڵ حەلبوسی گۆڕیوە دوای ئەوەی ڕێکەوتنەکانیان لەگەڵ نایارە سونیەکانی شکستیەنا بۆ دوورخستنەوەی. بەگوێری راپۆرتی دەستگای حیزبەکانی هەڵبژاردن چانسی کاندیدەکان لە ئەنبار و نینەوە و سەلاحەدین و دیالە نزیکە لە یەکەوە سەبارەت بە ڕێژەی و کورسیانەی بەدەستی دێنن، بەڵام تا ئێستا پێشبینەکان بۆ بەغداد دیار نییە. ئاماجی هەڵبژارنی پارێزگاکانیش نەخشەی سیاسی پەرلەمانی داهاتوو دیاری دەکات. ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی جێبەجێکردن دەداتە هێزە سیاسیەکان لەو دامەزراوە کرینگانەی بەریەکەوتنی ڕاستە و خۆیان هەیە لەگەڵ دەنگدەران. پلانی نووری مالکی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق و محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی شەوەیە زۆرترین کورسی ئەنجومەنی پارێزگاکان بەدەست بهێنن. ئەگەر سەرکەوتوش بوون وا دەکات ژماری کورسەکانی ئەنجومەنی پارێزگای بەغداد لە نێو خۆیاندا دابەش بکەن.